وەفدی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان لە ئەمریکا دەیانەوێ سەرنجی بازرگانی ئەم وڵاتە زلهێزە ڕابکێشن تا لە هەرێمی کوردستان سەرمایە گوزاری زیاتر بکەن لە کاتێکدا هەرێمەکە بە شەڕی داعش و قەیرانی داراییەوە خۆیان دەڵێن جوڵەی بازرگانی تا ڕادێ پەچی کەوتووە بەڵام بێهیواژ نین. لە میانەی ئەو زیارەتە پەیوەندێکی باش بتانی لەگەڵ خەڵکی ئەو وڵاتە بەستین بۆ ئیش و کار و هاتوچووی فراوانتر و پەیوەندی باشتریش لە دوا ڕۆژ دروست بکرێت. شەریکاتی نەوت ئێمە ئاگادارمە مەجموعەی شەریکاتی نەوت کوردستانیان بەجێشتووە مەجموعەیە وەبەرهێنان کوردستانیان جێشتووە بەس ئیسا لەوە ئەچێ بەرەو جارێک دەڕێنەوە بۆ کوردستان و بە تایبەتی ماقە نێودەوڵەتیەکان کە بەردەوام دێن دێنە کوردستان و عێراقەوە ئەتوان داوایان کردوکە هاوکاری عێراق بکەن و هاوکاری کوردستان بکەن بۆی لەو دۆخەی ئیساتیەتی گەڕێنەتەوە و بەرەباشی بڕوە. ئەم وڵاتەی بۆی هاتوون یاسا و ڕێساکان و کەرتی تایبەت توانیوێتی وڵاتەکە بخاتە سەرپی خۆی بەڵام کەرتی ئازاد لە هەرێمی کوردستان چی؟ بۆ گۆڕانکاری بکرێ بۆ ئەوەی کەرتی تایبەت بتانی دەور و کاری خۆی ببینی ببیتە ئەکتەرێکی فعال و گەورە لە سوڵاندنی ئابووری هەرێمی کوردستان و هەروەک ئەمە دەبینی وڵاتە چوەکی یەکگرتووی ئەمریکا ئەوڕۆ کەرتی تایبەت ئەو ئابووریە دەسوڕێنی و ئیشی لەسەر دەکاو. لە دنیای سەرمایەداریدا سەرمایەدار دوو شێوەن ئەوانەی بە دوای پرۆژەیەکی استراتیژی دوورخایان دەکەون و ئەوانەش دەیانەوێ بە خێرایی سەرمایەکانیان کەڵەکە بکەن. ئیدی وەبەرهێنان و بازرگانی لە هەرێمی کوردستان ڕوون نییە لە کامبەرەیەدان زیاتر بازرگانیش و بەرهێنانیش بیریان لە قازانجی سەرێکتەوە ئەگەر کەرتی پیشەسازی و کەرتی کشتتوکاڵ بڵێ قازانجێکی کتوپڕی و سەریعیان نییە بازرگان بیری لەوە کتۆتەوە لە چه خاڵێکە قازانجێکی لەو خاڵا کار بکات. شاندی حکوومەتی هەرێم لەسەر هەموو ئاستەکان سەردانی ئەمریکا وڵاتانی تریش دەکەن. پرسیارەکە لەوەدایە چی لەگەڵ خۆیان بۆ هەرێمەکەیان دەبنەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.